بەڵێ بینەرانی زێدە عزیزی کوردستان 24 سڵاوتان لەبێ هیوادارم هەموو لایەک باش و تەن دروست بن دوور بن لە هەموو بەڵاو نەخۆشی و ناخۆشیەک. بۆ ئەم هەفتەیەش لەبەر ئەوەی سەرباسی ڤایرۆسی کۆرۆنایە هەوڵە دەین لەو ماوەی لەبەردەستمانە زۆرترین زانیاری و هۆشیاریتان بۆ بگوێزینەوە و هەوڵە دەین کە بەبێ تۆقاندن بۆ وڵاتیانی خۆمانی ڕوون بکەینەوە کە چەندە گرنگە خۆیان بپارێزن، چونکە ئێستا لە قۆناغی دوایەوەی کە قەدەغەی هاتوچۆ ئەوەی کە سەرتاسەری بوو خاوکرایەوە باری سەرشانی هاوڵاتیان و کاسبکاران بە شێوەیەک لە شێوەکان سوکرا. ئێستا قۆناغی خۆپارێزی و یەکتر پارێزی و چواردەور پارێزیە. من بۆ ئەم بەرنمەیە کۆمەڵێک میوانم هەیە، دیارە لەبەر ئەوەی هێشتا بەڕێوەبەری گشتی تەندروستی گەرمیان ئامادە نەبووە، بۆیە میوانەکانی دیکەم دەناسێنم. هەرێک لە بەڕێزان دکتۆر کاروان جەمال بەڕێوەبەری تەندروستی سۆران زۆر بە خێراتنی دەکەم. هەروەها دکتۆر هیوا مەحموود بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕین بە خێراتنی ئێوەش دەکەم دکتۆریان. هەروەها دکتۆر ساڵح مستەفا بەڕێوەبەری تەندروستی ئاکرێ ئێوەش بەخێربێن سەرسەر و سەرچاوم دکتۆریان. دیارە لە چوارچێوەی بەرنامەکە ئێمە ڕای هاوڵاتیانمان وەرگرتووە، کۆمەڵێک زانیاریمان هەیە لەسەر نەخشەیەک یعنی لە شێوەی ئینفۆگرافیک بۆ ئێوەی دەخەینە ڕوو و هەر لە ناو بەرنامەکە هەریەک لە بەڕێزان وەزیری تەندروستی واروەها وتەبێژی تەندروستی سلێمانی میوانم ئەبن لە ڕێگەی تەلەفۆنەوە زانیاریان لێوەردەگرم. من لە دکتۆر ئەگەر هاوڕێیانم پێیان باش بێت لە ڤۆکس پۆپەکانەوە دەست پێ ئەەکەین پێشەوەی بچمە خزمەتی میوانە ئەزیزەکانم بۆ ئەوەی ئەوانیش بزانن کە لە هاوڵاتیان چڕایەکیان هەبووە. فەرموون. خۆپارێزی تاک زۆر لە بەڕێژێکی کەمە تا ڕادەیەک، چکە بۆ ئەتوانی بڵێ 150-160 هەڵمەتی هۆشیاری دەستگا ئەمنیەکان دەستگا ئیدارەکان و تەندروستی بەڕاستی کاری خۆیانیان کردووە، بەڵام ئەتەوێت تو وەکو ئێرە وەکو وڵاتانی جیهان و وەکو شارەکانی تر نەوەڵە، چونکە کفری شارێکی دوور دەستە. ئێمە شارەکەمان بچووکە ئەگەر کەس نییە بۆ لامان کۆرۆنە ناگرن و دوای ئەوە حالیان ئیسا من ئەبینم لە مزگەوتەکانە وەپارێزی بووە لەبەرەوەی هەر نوێشکەرێ تقریبا نیو مەترێ بینێتی، لەبەرەوە ئەگەر سنوورەکانمان کەس نەیە خۆپارێزی باشە. وەکو ئەس بینم وەکو ئۆستێپێتڤی نینە، چونکە ئەف نەخۆشیە هەنێ نەخۆشیەکە کۆشەندە کۆڤید-19 یا مەترسیدارە سەرانسەری جیانێ لەوڕۆ دەبێتن ژێ چەندێ گەلێک زێدەتر ئەم خەپارێزە سەبارەت پابەتکردنا خەلکێ وان ڕێنماڤە یاشم و هێشا مایی چونکە بچەک لاوازیە تێدە هەی خودی حتی ڕۆدایەکی باشە ڕاستی، بەس هەکەر عالم پێگیری پێ بکەم نانی کەبەر مەسلحەتا خەلکی دانە نەچێ کەس مەسەلەن دەبێژێت ئەبەت بەرژەوەندیت کیانی سیاسی دانێت حزبادا نەخێر ئەبە بوو بەرژەوەندیە خەلکەکیە ئەم هێوی دانش خەلکی هەمێ و ڕیما جێبەجێ بکەن. شاری سۆران بەگشتی پێشتریش پێش شەپۆڵی دووەمی کۆرۆنا پابند بوون بە ڕێنمایەکان هەمویان لە ماڵەوە خۆیان کەرەنتین ئەکرد. لەم هەفتەیەدا زیاتر ئەوانی سەردانی ئێمە دەکەن دەتوان بڵێم 180 پابندی تەواوم بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی لە بەکارهێنانی دەمامک و دەستکێش ئەوانی تریش کە سەردانمان دەکەن کە پابند نینە ئێمە وشیاریان دەکەینەوە کە سەرەتا داخلی دوکانەکانمان دەبن، سەرەتا داخلی عیادەکانمان دەبن کە پێویستە دەستکێش و دەمامک ببەستن ئەگەنە داخلی دوکانەکانمان نابن. ڕۆڵی بەرپرسەکان و لایەنە پەیوەنددارەکان ئەوان دەگرێتەوە دوولایەنە، تەنها ئەوان بە تەنیا ناتوانن هەموو خۆپارێزیەکان دابین بکەن یانەوەتە بۆ کۆمەڵگا، دەبێت خەڵکەکە خۆیان وشیار بێت، خەڵکەکە هەز بە بەرپرسیارەتی بکات، خۆیان دوور بخەنەوە لە بەرکەوتنی و شوێنی قەرەباڵخی، بەڵام تا ڕادەیەکیش کەمتەر خەمیەک دیارە لەوەی کە دەبینین لە ناو بازارە کۆمەڵک دوکان هەن قەرەباڵخێکی تێدا. ئەوەی کە دەبین ئەمڕۆ لە شەقام و کوچە و کۆڵانەکان و بازارەکاندا خەڵک بەڕاستی پابند بوونێکی ئەو تۆی نییە وەکو پێویست کە بایەق بە بەو کۆرۆنایە بدا کە خەڵکێکی زۆر توش بۆ بەداخەوە لە دەڤی ڕاپەڕین ئێستا گەشتۆتە ئەو ئاستی کە خەڵکێکی زۆر
زۆر تەشەنەی کردووەوە بێگومان بە لە چەند ڕۆژەکانی داهاتوودا خەڵکێکی زیاتریش تووشی ئەم ڤایرۆسە بەهۆی ئەوەی کە خەڵکێک واهی نییە بۆی پابند بێ بە دەستکێش و دەماوە بەکاربێن یاخو نەسە دەرەوە لە ماڵەکاندا بۆ ئەوەی کە خۆی پارێزی لەو پەتا کۆرۆنا جیهانیە. ماوەکانی ڕابردووە بینیمان بێمتمانەیەک دروست بوو لای هاوڵاتیان، بەڵام بەداخەوە دەبێ هاوڵاتیان ڕەچاوی ژیانی خۆیان بکەن بۆ ئەوەی کە خۆیان بپارێزن، ژیانی خۆیان ینی نەبێتە قوربانی ئەو پەتایەکە بەداخەوە ئێستا خەڵکێکی زۆر توش بۆ خەڵکی زۆر گیانی لەدەستداوە و بگرە ئەگەر بەو شێوە بێ بەڕاستی خەڵکێکی زۆر یەجگار زۆر ئەین تووشیان پەتایە دەبێت و خەڵکێکی زۆر گیان دەبەخشێت. لە حملەی یەکەمەوە تا حملەی دووەم کە دەست پێکرا بۆ خۆپارێزی هەز دەکەین ئەو جارەیان خەڵک بە گەڕم و گورترەوە باشتر بۆ سەرنجەکان دەچێت، بۆ خۆپارێزیەکە دەچێت و زیاتر خۆی دەپارێزێت. هەموو نوعی شتێدا تێیدا خۆ دەپارێزێت، تێیدا جوینە داوەتێ، تێیدا ئەسڵان حسابی بوو ناکە بەڕاستی نازانم. ئەنێ ئێستا بوو نمونە کەرەنتینە باش ئەین لەوە چوا قوڕنەیە دین لە ڕانەیە دەدیدی فەرقی چێت تا شوێنەکانی کە ئەوەش دەگرێتەوە بۆ کومەڵایەتەکەی. بەخوا لە 100 خۆی دەپارێزن، خەڵک کەم خۆی دەپارێزەوە کەم جار وا بوو، بەس ئێستا خەڵک کەمتر خۆ دەپارێزە. بەڵێ عزیزان ئەوەی بینیتان ڕای کۆمەڵێک هاوڵاتی بوو لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان، ئەوەندەی توانیمان ڕامان وەرگرتن دیارە ڕای جیاواز هەیە لەلایەن ئەوانیشەوە، ئەوانیش پێیان وایە کە هەندێک پابندن، هەندێک پابندین، هەندێک پێیان وایە کە باشترین چارەسەر لە ئێستادا خۆ کەرەنتینکردنە، ئەوەی کە جاران بەتوندی دژی دەوەستانەوە ئێستا هەندێک بە چارەسەری دەزانێت. ئەگەر بۆت بگونجی هەندێک قسەیان لەسەر سنوورەکان کرد وتیان لە ناو شارەکان بە پێی شارە جیاوازەکان دیارە ئەمەش ینی ڕێژەیە، هەندێک هەیە پابندە، هەندێک هەیە کەمتر پابندە. من زیاتر ناڵێم میوانەکەشم جنابی دکتۆر سیروان محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی گەرمیان ئامادە بوو، دکتۆر ماندوو نەبن بەخێر بێن لە جەنابتانەوە دەست پێ دەکەم. دیارە لە سەرەتای بڵین تەشەنەکردن و تەشەنە سندنی ڤایرۆسی کۆرۆنا گەرمیان تا ڕادەیەکی باش پارێزراو بوو، بە شێوەیەک پارێزراو بوو کە وڵاتیان پێیان وا بوو کە شارەکەیان، ناوچەکەیان، سنوورەکەیان پارێزراوە لەم ڤایرۆسە و ژیانێکی ئاساییان بەسەر دەبێت. بەڵام ئەوەی ینی بە شێوەیەک لە شێوەکان شۆک بوو بۆ وڵاتیان وەکو سەدمەیەک سیر کرا ئەوە بوو لە ناکاوە ڤایرۆسەکە لەوێ دەرکەوت، هەر دەرنەکەوت، بەڵکو هەست ئەکرێت بە خێراییش بەداخەوە تەشەنە دەکات. لەو بارەیەوە ڕای خۆتان بخەنە ڕوو دکتۆر سیروان فەرموون. سپاس بۆ بەڕێست و سپاسیش بۆ بینەرانی کەناڵەکەتان. بێگومان تاکو و پێشژنی ڕەمەزان ئێمە ناوچەکەمان خاڵی بوو لە ڤایرۆسی کۆرۆنا بە پێی ئەوەی کە تا و کاتە نزیکەی 3500 پشکنینمان ئەنجامدا بە ئاشوایی بە هەڕەمەکی بۆ سەرجەم شوێنەکان لە ناو مەرزەکان کردمان لە شوێنە جیاوازەکان، پیشە جیاوازەکانمان ئەنجامدا، ئەوانە هەمووی پاک دەرچوو. بەڵام دوای جژنی ڕەمەزان، دوای ئەوەی کە هاتشۆی هاوڵاتیان ئاسایی بوو، کار و کاسبی ئاسایی بۆ، شتەکان ئاسایی بۆ، بۆهۆی تێکەڵاوی کۆمەڵایەتی چەند خێزانێکەوە لەگەڵ چەند شوێنێکی ناوچەی بەغدا ئەوانە چەند حاڵەتێک پەیدا بوو کە بە نەخۆشی داغڵی نەخۆشخانەکەمان بوو. ئەو وەختەی کە ئێمە دەستمان کرد بە پشکنین بۆ کەسە نزیکەکانیان، وردە وردە حاڵەتەکان زیای کرد. ئیسا ئەتوانین بڵێن لە زۆربەی گەڕەکەکانی ناو شاری کەلار و لە چەندگەڕێکی شاری کەفری توشبوومان هەیە، حاڵەتمان هەیە کە ڕۆژانە بۆ 15 بۆ 19 حاڵەت ئێمە ئیعلانی دەکەین. باشە، ئاستی پابندبوونی هاوڵاتیان تا چەندە بەدەم ڕێنماییەکانی ئێوە دێن، تا چەندە پێتان وایە حتمما ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران لە دوای کۆبوونەوەکە لە ڕاگەندراوەکە ئاماژە بەوە دراوە پێویستە بە زۆر بسەپێنرێ بەسەر هاوڵاتیانە کە ماسک ببەستن یان ماسگرێ بدەن یاخود دەستکێش و دەستەوانە بەکاربێنن. لەم بارەیەوە ئێوە لە چه ئاستێکایە و چ داواکاریەکتان هەیە؟ بێگومان ئیسا لە سنووری دەهەی گەرمیان نزیکەی 100 حاڵەت تۆمار کراوە بۆی کە ئەم ڕۆژی ئەلانمان کرد. 83مان هەبوو، 85 حاڵەتە بوو، ئەم ڕۆژ 19 حاڵەتی کەمانی ئەلان کردووە. ئێمە نزیکی 100 دەبینەوە سەمان تێپەڕانەوە بە بێجگەلەوانی کە دەرچوون و چاکبوونەتەوە بێوانە. دەرەکەوێت کە ئاستی پابندبوونەکە باش نییە، خۆپارێزی تاک باش نییە. ڕاست ئێمە
بەبە لە چاوبەرگرتنی دۆخی ئابووری دۆخی گوزەرانی هاونیشتیمانیان یەکێک میلەوانەی کە پێشنیارمان کرد کە قەدەغی هاتووە هەڵبگیرێت سوک بکرێت ڕێبە کار و کاسبی هاوڵاتیان بدرێت هاونیشتیمانیان بدرێت بەڵام بە خۆپارێزی توندەوە بەداخەوە کار و کاسبەکە دەستی پێکردەوە خەڵک چوونەوە سەر دوکان سەر بازارەکانیان بەڵام ئاستی خۆپارێزەکان زۆر لاوازە من ڕۆژانە هاتوشەی شوێنە جیاوازەکان دەکەم لە ناو شاری کەلات بەکارێنانی ئەم ماسکەی سە خۆمە لەم ژوورەکەی خۆمم بە تەنیان خۆمم لەگەڵ وێنەگر و ئەو پامێرە ئێوە کەسکی تێدانە ئەمەمان کە ئێستا بەستەوە ئەمە پامێکە بۆ ئەوی کە بەکارهێنانی ماسک و دەستکێژە دەستخۆشی لە ئەو بڕیاری ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران دەکەین کە خاڵێکی تایبەت کردو بەکارهێنانی ماسکە ئەمە زۆر گرنگە چکە ئێمە گەروا بێ وا بڕۆ حاڵەتەکان زیاب بکات ئێمە وەختە ناچار دەمین لە هەندێک ناوچە لە هەندێک گەڕک لە هەندێک شار و شارچکە دووبارە قەدەغی هاتچۆ ئەلانکەینەوە گەر هاونیشتیمانیان پابند نەبێ هەر دوێنێش بۆریس جۆنسن سەرۆک وەزیرانی شانشینی یەکگرتووی بەریتانیا سوپاسیشی ئاراستەی دانیشتوانی ناو هاونیشتیمانیانی خۆی کرد لە بەریتانیا کە هاوکاریان بوون لەوەی کە بە بەکارهێنانی ماسک و بە پابندبوونیان بە خۆپارێزی و هەتامانەوەشیان لە ناو ماڵەکانیان توانیوانە قۆناغێکی ساس دەکەم دکتۆر سیروان دێمەوە خزمەتتان دکتۆر گەورەترین کاروان بێ دەبێت ئێمە زۆر لەوان زیاتر پابند بین بڵێ سوپاسانەکەم دکتۆر کاروان دیارە لە سنووری قەزاکەی ئێوە بەداخەوە چۆمان بە تەواوەتی کەرەنتین کراوە پێم خۆشە نوێترین زانیاری لەو بارەیەوە بۆ بینەران بگوێزیتەوە و پێم بڵێ ئاستی تەشەنە سندنی ڤایرۆسەکە لەو سنوورەی ئێوە تا چەندە ئاستێکی مەترسیدار و پێویست هاوڵاتیان حەزەری تەواوی خۆیان بکەن. بڵێ سوپاس بۆ جەنابەت هەر لە سەرەتای سەرهەڵدانی نەخۆشیەکە جیهان بەگشتی بڵێن بە تایبەتیش لە هەرێمی کوردستان پێشتریش چەند حاڵەتێکی جیاواز لە سنووری قەزای سۆران هەبوو کە حاڵەتەکان خۆشبەختانە ئەو کاتە حاڵەتی سووک و ئەتوان بڵێن بێ نیشانە بوون کە هەمن بە تەواوەتی چاک بوون و گەڕانەوە ناوخاو خێزانەکانیان لەو کاتەشدا سنووری قەزای چۆمان ئەتوان بڵێم خاوێن بوو هیچ حاڵەتێکی توشبوونی لێنەوە بەڵام بەداخەوە لەگەر سەرهەڵدان یاخود دووبارە تونبوونەوەی حاڵەتەکانی کۆرۆنا ئەو جارە بە توندی لە ناوچەی چۆمان بەدەرکرد کە لە سنووری قەزای چۆمان و ناحیەکانی دەوروبەری کە تا ئێستا هەر لە سەرەتای سەرهەڵدانی حاڵەتەکەەوە تا ئێستا نزیکەی ئەتوان بڵێم 33 تا 34 حاڵەتی لێە بە قەزای چۆمان و حەجومەران کە بەداخەوە بەشیشیان نیشانیان هەیە کە ئاماژەیەکە بۆی کە حاڵەتەکە تونتر و مەترسیدارترە جاران پێشوو بۆیە بە ناچاری بڕیاردرا کە کەرەنتینی قەزای چۆمان بەگشتی بکرێتن لەوەی کە قەدەغی هاتووس و هیچ زۆرە جزمون زۆرێک لەو قەزایان نەمێنێتن ئەگەری ئەوە هەیە ئەگەر بەم شێوەی ئێستا یعنی ڤایرۆسەکە بەردەوام بێت لە بڵاوبوونەوە جوگرافیایەکی فراوانتر کەرەنتین بکەن لە سنوورەکەتان بڵێ بە گوێرەی بڵاوبوونەوەی حاڵەتەکان و بەژێری بڵاوبوون یاخود نەخشەی جوگرافی ناوچەکان ئەتوان بڵێم هەرسوکەوتی لەگەڕەکردن بۆ نمونەت و ئەگەر چەند حاڵەتێکی کەمت هەبێتن ناچاری تەنها ئەو شوێنانە کە ڕێکارەکانی خۆپارێزی تونکردکەی بەڵام وەکو ئەوی کە لە چۆمان ڕوویدا کە لە ماوەی دوو ڕۆژ وەکو باسم کردن نزیکەی 33 حاڵەتی لێ ڕاگەیاندرا بە ناچاری واکرێت کە قەزایەکە بە تەواوی بۆ ماوەی چەند ڕۆژە کەرەنتین بکرێتن بۆ هەمان شوێنەکانی دیکەی کوردستانیش بە شێوەیەکی گشتی هەمان حاڵەت جێبەجێکردن هەر کاتێک حاڵەتەکان لە ماوەیەکی کەم بە ڕێژێکی زۆر زیادی کرد ئەوە ناچارە بێتن کە کەرەنتینی گشتی لەو ناوچێ ڕابگەندرێتن. سوپاسانەکەم دکتۆر کاروان دکتۆر هیوا دیارە ئێستا هاوڕێیانم پێمەڵێن لەسەر شاشەی کوردستان 24 دەرەکەوێت کە بەداخەوە 31 کەسی دیکە لە سلێمانی تووشی کۆرۆنا بوون 28 کەستیان لە سنتەرەواتە ڤایرۆسەکە لە ناو شارەکانمانە و بە ئیسراحەتی خۆی دەسوڕێتەوە بەنسبەت سنوورەکەی ئێوە وە سنووری ئیدارەی ڕاپەڕین دیارە ئەکرێ بڵێم تا کۆتایی مانگی پێنجیش ڤایرۆسەکە حاڵەتەکان توشبۆکان هێندە کەم بوون جێگەی خۆشحاڵی بوون بەڵام لە ناکاو لای ئێوەش ڤایرۆسەکە بە ژمارەی 4 و 3 و 8 دەرکەوتنەوە ئەمە بۆچی دەگەڕێننەوە و بڵین داوای چی لە هاوڵاتیانەکەن بۆی هەر لەم سەرەتای بەرنامەیەوە داواکانتان بگا بە هاوڵاتیان بەڵێ بەڵێ سپاس بۆیەوە بەخێراتنی میوانە بە ڕێزەکانەکەین
بێگومان وەکو ئاگادارن ئەم شەپۆلەی تری ڤایرۆسی کۆرۆنا کە جاریشکە لە هەرێمی کوردستان بۆ بەربڵاویە تەشەنەی ساندەوە جاریشکە بە تایبەتی لە شاری سلێمانی و شاری هەولێر و تێکەڵاوبوونی سنووری هاوڵاتیانی سنووری ڕاپەڕینیش لەگەڵ هەردوو شاری هەولێر و شاری سلێمانی ئەمە یەکێ بوو لە هۆکارانەی کە ژمارە حاڵەتەکان لە سنووری ئیداری ڕاپەڕین زیاد بکات بێگومان هۆکاری خۆشی هەیەەوەی بۆچی لە شاری هەولێر و شاری سلێمانی حاڵەتەکان زیادی کرد ئێمە لە پێشتر هەتا پێش جژنی پیرۆزی ڕەمەزانیش تەنها دوو حاڵە لە سنوورەکەی هەبوو دوو حاڵەتر چارەسەری پێویستیان وەرگرتبوو نێردرانەوە بۆ ماڵەوە بەڵام بەداخەوە دوای جژن و دوای ئەو تێکەڵاوێ زۆرەی هاوڵاتیان و پابند نەبوونی هاوڵاتیان و هاتوو چۆکردن بۆ شارەکان ژمارە حاڵەتەکان لە سنووری ئیداری ڕاپەڕین زیادی کرد لە هەم لە سنووری قەزای پشدەر و هەم لە سنووری قەزای ڕانیە لە ئێستادا ئێمە ژمارە حاڵەتانی کە هەمانە لە سنوورەکەدا نزیکەی 26 حاڵەتمان هەیە لەوانە 4 حاڵەتی چاکبوونەوە و 24 حاڵەتی ترمانەیە کە ئەمانە بە هەم لە پیا و هەم لە ژن و هەم لە منداڵی تێداوە نیشانەکانیشیان هەندێکیان نیشانەی سووک و هەندێکیان نیشانەی قورسیان هەیە کە ئەمە تەنها چۆن ئەڵێمە مشتێکە لە خەروارێ لەوانەیە ئێستا بە سەدان کەسی تر لە هەم لە سەرجەم لە کوردستان و لە عێراق و لەوانەیە لە سنوورەکەی مەشدا هەڵگری ڤایرۆسەکە بن بەڵام بە شێوەیەکی عام لەوانەیە نیشانەکانیان پێوە دەرنەکەوت بێ و چەند حاڵەتێکیش لەوانە کە ئێمە بەڕاستی سەردانی نەخۆشخانەکانیان کردبوو ئەمانە هەندێک لە نیشانەکانیان لەسەر بوو وەکو زانیاریش کە هەمانە ئێمە کۆمەڵی هاوڵاتی تریش لە ماڵەوە لەوانەیە چەند ڕۆژێک بێن نەخۆش بن هەم لە ترسی ئەوەی کە بکرێنە کەرەنتین ئایزۆلیشن سنتەرەکانەوە هەم لەوانەیە حاڵەتەکەشیان بە حاڵەتێکی احتیادی وەرگرت بێ لەوانەیە نیشانەکانیان لەسەر بێ و تەنها لە ماڵەوە بن چی بەو کەساناڵێن کە ئێستا دانیشتون ڕەنگە گوێ لە جەنابتان بگرن وڵاهی ئێمە داواکاری سەرەکیمان پێشتری شەروا بووە پابندی و ڕێنماییە تەندروستیانە بن بەکارهێنانی ماسک و دەستکێش هەتا زۆر زەڕور نەبێ نەچنە دەرەوە چوونە دەرەوە ماسک و دەستکێش و ئەوە بەکاربێنن ئەو مەسافەی کە هەیە لە مەترێک کەمتر نەبێت لە بینی هاوڵاتیانە و لە مارکێت و مۆڵەکان و کلینیکی پزیشکان و ئەو شوێنانە باشتر وایە سەررجەمە و کەسانی سەردانی و شوێنەکەن ماسک و دەستکێشیان بەست بێ و پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن وە لە دوکان و کاسبکارەکانی تریش ئەگەر هاوڵاتیانیش نەبێ و مشتریەکانیش نەبێ پێویستەکە خۆیان ماسک و دەستکێش بەکاربێنن و جارێکیکە و هاوڵاتیانەی کە هەندێک لە نیشانەکانیان لەسەر ئێمە داوامان لێکردون و چەندین جار لە ڕێگەی میدیاکانەوە داوامان لێکردون لە حاڵەتی لەو حاڵەتانێت توانن سەردانی نەخۆشخانەکان بکەن بۆ ئەوەی ئێمە چارەسەری پێویستیان بۆ بکەین. سپاس دەکەم دکتۆر دواتر دێمەوە خزمەتتان. دکتۆر ساڵح بەنسبەت سنووری ئێوەوە لە ئاکرێ ئایا زیادبوونی ژمارەی توشبووان لە چ ئاستێکدایە و چۆن هاوڵاتیان ناچار دەکەن دوای بڕیارەکانی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران کە پێویستە ڕێنمایە تەندروستیەکان وەکو خۆی جێبەجێ بکەن؟ بەێ سپاس بۆ تاکاکیادگەر و سپاس بۆ بینەرە طبعا ئەمە وەکو ڕێبەریە سەخلەمی ئاکرێ دەستپێکیژی مە پێشبینیت کرد کە حالەت لە ئاکرێ دەرکەون چونکی ئاکرێ احتیمالە دەڤەرەکە مەترسیدارە بۆچی وەکو ئەکە بژین وەکو دۆکێکی زۆربەی حالەت هەولێر و سلێمانیە هەبوون دەستپێکی وەکو هەرێمە کوردستانی ئاکرێ بەوابا دووکیان گو دەرگەهێ دووکێ ئەف کەسێک کول هەولێرێتی ناسلێمانێتن ئال دووکی چنەوە باژێ احتیمالەت ئاکرێ ڕاتێنوچن زێدەباری vê çendê me ji maraka zor ya pasewanayet heyn ke akînciyet xelkî akrê ne wekî dî dawamê wal bexda û hîmata metarata perlemanî wezarata û gelek cihetê dî li wêrê ke kar dikin û otomatîkî wa hatnûçûn ya hey wextê tebdîla wecbatê tekin ke li wêrê tên an yan çi notê neve طبعا 22 hey vê wextê ev halete akrê derkeftin dê du roja da 6 حالت بوومە دەرکەوتن ئەف 6 حالەتە خۆشبەختانە ئەمشین بژین حالەتێت هاوردە بوون ئەو بوون کە پاسەوان بوون و بەغدا هاتبوونەوە پشتیکە پێ حەس باشە دکتۆر عەفوم کە یعنی ئەمە کەم تەرخەمی و تەقسیرەکە لەکوێدا بووە کام کەسانە توانیویانە بێنە ناو شارەکانەوە چ بە نسبەت ئاکرێت چ بە نسبەت ناوچەکانی دیکە یعنی کە پاسەوانێکە پێشمەرگەیەکە هەر برایەکی بەڕێزە بۆچی بە ڕێکارە ئاسایی و یاساییەکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستیدا تێپەڕ نابێت؟
تزانی کاکی ئەدگار توی ماوەیدا هەندێک ڕێنما هەبوون کە پێتیڤ بۆ ئەوێت کو بهێن یان کەرەنتی ببن حتا نمونە لێ دەرکەون بەس توێ فترێدا نزان پیاسایی هات بوون ناوەکو تویژ قاچاق هات بوون پیاسایی هات بوون نمونە وا هات بوون نەوەرگرتن و هات بوون نەداخلکردن ئەلڤێرێ ئەدبژم خەلەتە ئەم بۆ داخلکەین حتا ئەم دڵنیا نەبین نەتیجێ پشکنینەوە المەفرۆض مەزانی بە پشکنینێتوە نەگەتێبن ئەوجا هاتوانە ناف خەلکی و ناف خێزانێت خۆدا یانژی وەختی تەبدیلێتوە المەفرۆض تێ نەکردن بەری کو تەبدیلێتوە بێ نەکرد ئەو جهێ ئەولێ پشکنین بووە بێ نەکردن دڵنیا بن کورد نەگەتێبن شنیکە بێنەڕەوانەکردن یعنی ئەسڵان بەلە سنوورێت مە نمونە لێ نەوەرگرتن وارە لێ بێنەوەرگرتن تاوان خۆشبەختانە ئەبێت هاتینە نافمەدا ما وەکو ڕێبەریە سەخلەمیە و لایەنێن ئێمناهەیە و خەلکیژی گەلێکی هاریکار بوو گەلمە توی ماوەیدا ئەم شیانت ماوێت شەوەکێدا کە هاتین ئەم نەخۆشە ڕەوانەی نەخۆشخانە تایبەتمەدا کۆرۆنای بکەین لهوکێ ئەو کۆنتاکتێتوانە یان ژمارەکە گەلک زۆر شەوەک و ڕۆژەکەدا مە کەرەنتین کردین ینی پتری 161 کەس ئەمەڕەوانەی دهوک کردن بۆ کەرەنتینە ناف مۆتێل و هۆتێلەدا و دەفمەجی 105 کەس مە کەرەنتین کردن شەوەک و ڕۆژەکەدا ئەvە بیا ئەگەراوی چەندێ یان تاوان مە پێشبینیت کرد کە ژمارە بەرەف زێدەبینجی ببیتن چێکی ئەوانە هات بوونەوە کێمتری 48 ساعت ماڵت خۆدا بوون بەس گەلە کۆنتاکت هەبوون ما پێش بینیت کرد کاکە حالات زێدا بنجیت کەرەنتینەدا بن دیا مەحدود کردی بیتن بەس خۆشبەختانە ئەف کەسێت مە کەرەنتین کردین و ئەف کەسێن کە خێزانت وابێت هەواڵێت وانە چه حالەتی دیت پۆزیتیڤ نەدەکەفتن ئەتبێژم ئەڤژی نەجاحەتە vêjî ew bû مەجال نەدایک و ماوەکێ درێژ ew bîne nav komelgehda û her şeş haletên me elhemdulillah wekî bijin çareser bûyne nûkejî bû dilniyabûnê li defmene kerentînê biriya Rûsaya eger ferdan dîmahîk pişkînê negatif dekem dêşîne malet xwe inşallah. بەڵێ هاوڕێیان نازانم جەنابی وەزیر ئامادەیە بۆی من قسەی لەگەڵ بکەم باشە ئاچمە خزمەتی دکتۆر یاد نەقشبەندی و تەبێژی تەندروستی سلێمانی دیارە لە ڕێگەی تەلەفۆنەوە بەهۆی سەرقاڵیەوە ئێمە لە کاتی جەنابیان دەگرین بەڵام حتمەن معلوماتەکانی لای ئەوان گرنگە بۆ بینەر دکتۆر سڵاوتان لێبێت بەداخەوە 31 توشبووی دیکەی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی پێشتۆزێک تۆمار کرا پێم خۆشە قسەیەک لەسەر ئەوە بکەی و بۆچی 28 کەسیان لە سنتەرن ئەمە چیمان پێڵێ پاشان پرسیارەکانی دیکەت لێ دەکەم ئەم کاتەی جەناب و بینەران باشتر کای یادگار و بە خێراتنی میوانە بەڕێزەکانیشت دەکەم هەربژین وەک ئاگادارن کەمێک پێشێستا لە ڕاگەنراوێکی وەزارەتی تەندروستیات یەک حاڵەتی تر ڕاگەێنرا کە ئەتوان بڵێم زۆرینەی توشبووەکان لەناو سنتەری شاری سلێمانیدان بەڵێ ئێمە وەک ئاگادارن دەماوەی ڕابردوو تاتوانم بڵێم چەند هەفتەی ڕابردوو جارێک کە هەڵکشان هەبوو لە ژماری توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی و هەرێمی کوردستان و بگرە وڵاتی عێراقیش بە شێوەیەکی گشتی ئەمەژێکێک لە هۆکارەکان ئەتوانم بڵێم ئەو کەرەنتینە ئەو ئیجراعاتانی کە لە سەرەتای بڵاوبوونەوە داکرا و هاوڵاتیان پابندبوونێکی تەواویان هەبوو بەڵام خراپی باری ئابووری هاوڵاتیان ڕەنگە هۆکارێک بوو بێ بەوەی کە ئێمە نەتوانین بەردەوام بین لەسەرەوە ئیجراعاتانە بۆیە گۆڕانکاری لە ئیجراعات هەروە ڕێکارەکانە کرا بۆی بتوانین هاوسەنگێک ڕابگرین لە نێوان دۆخی ژێوی ئابووری هاوڵاتیان لەگەڵ تەندروستیانە ئێمە ویستمان قۆناغ بە قۆناغ دۆخەکە ئاسایی بکرێتەوە هی هاوڵاتیان و تاکپارێزی جێبەجێ بکەین بەڵام ئەتوانم بڵێم وەک خۆی نەڕۆی ڕێکارەکان و هاوڵاتیان پابندبوونێکی تەواویان نەبوو بابەتەکەوانێ کە ئەمە یەکێک بوو لە ئەو هۆکارانەی کە بەرکردن زۆر بێ و دووبارە ژمارەکان زیاد کاتەوانێ کە ئێمە وەک هەمیشە باسمان کردو کۆرۆنا شتێکی لۆکاڵی نییە تەنها لە هەرێم و شاری سلێمانی بەڵکو لە هەموو جیهاندا بوونی هەیە و تا توشبوویەک مابێ لە جیهاندا ئێمە مەترسی ئەومان هەیە کە ئەم حاڵەتە ئەگەر پابند نەبین دووبارە زیاد کاتە و ژمارەکان زیاد باشە دکتۆر بابەتێکی گرنگەیە کە جەنابتان بانگەوازێکیشتان بڵاو کردبووەوە یعنی ئاماژەتان بەوە دابوو کە هیچ پلازمایەکی خوێن لە بانکی خوێنی سلێمانیدا نەماوە پێویستیان ئێوە پێویستان بە پلازمای خوێنی چاکبووەکانی کۆرۆنا هەیە هۆکارەکە چییە ئەو کەسانەی کە توش بوون و چاک بوونەتەوە هەماهەنگ و هاوکاریتان ناکەن یاخود زۆربوونی ژماری توشبووانە وای کردووە پلازما نەمێنێت و ئێستا پێویستان پێی بێت کە خەڵک بەدەمتانەوە بێت بە هەر ڕێگەیەک بێت
کای یادگار من ئەمەوێ ئاماژە بە دوو خاڵ بڵم فەرموو لەم هەڵکشانەی کە لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا ڕوویدا دوو خاڵ هەبوو کە ئێمە جێ نیگەرانی بریتێک لەوانە زۆرینەی حاڵەتەکان کە دەهاتن چکنیان دەکرد نیشانەیان هەبوو و خاڵی دووەم سەرچاوی تووشبووەکان نەزانراو بوو ئەمە ژوای کرد ژمارەی زیاتر لە تووشبووەکان نیشانەی قورسیان هەبێ و تووشی بارێکی تەندروستی ناجێگیر بن بۆیە ئێمە زیاتر پێویستمان بە پلازما دەبێت و پلازما بەشێکی گەورە یان کۆڵەکەیەکی گەورەی چارەسەری کۆرۆنایە بە تایبەت بۆ ئەو حاڵەتانی کە چارەسەرەکانی تر سوودی لێ نابینن و هەروەها ئەو حاڵەتانش کە باری تەندروستیان ناجێگیرە وەربەڕاستی لە ئێستادا ئێمە پلازمای کەسی چاکەوتبوومان نییە بۆیە بە پێویستمانزانی بانگەوازێ بکەین وەک ئەرکێکی مرۆڤایەتی و ئەتوانم بڵێم دینی و دنیای شاگەر هەر هاوڵاتیە کە چاک بوو بێتەوە وە 14 ڕۆژ زیاتر تێپەڕ بوو بێ بەسەر چاکبوونەوەیدا و دەبێت مانگونیوێ زیاتریش نەبێت واتە لە 14 ڕۆژ کەمتر نەبێت لە مانگونیوێکی زیاتر نەبێت بۆیە ئەم بانگاوازەمان کرد کە ئێمە لە ئێستادا پێویستمان پێیەتی و لە ئێستادا ئێمە 15 حاڵەتمان هەیە بە نزیکەی کە باری تەندروستیان ناجێگیرە و چەند حاڵەتی کشمانەیە توان بڵێم لە دۆخێکی خراپدان بۆیە بەڕاستی ئێستا ئێمە زۆر پێویستمان بە و پلازمای ئەو کەسانەیە بۆی هەماهەنگ بن هاوکار بن و دڵنیام هەماهەنگ و هاوکارە بن ئێمە یەکەم جارەکە بانگەوازی بۆ دەکەین. باشە دکتۆر بەنسبەت هاوڵاتیانەوە جەنابتان وەکو بەرپرسێکی کەرتی تەندروستی سلێمانی چ داواکاری و هۆشیاریەکیان پێدەی ئەگەر پابند نەبن لە بەکارهێنانی دەستکێش لە بەکارهێنانی ماسک ئەو کاتانەی کە بەرکەوتنیان لەگەڵ خەڵکو و چواردەور هەیە لە مزگەوتەکان لە مارکێتەکان لە هۆڵەکانی یاریکردن لە کافتریاکان لە ڕێستۆرانتەکان ئێمە لە سەرەتاوە زۆر بەڕاشکاوی وتومانە وەکو کەرتی تەندروستی توانای ئێمە دیاری کراوە و ئەگەر بێت و هاوڵاتیان هاوکار نەبن و پابند نەبن بە هۆکارەکانی خۆپارێزی و جێبەجێکردنی تاکپارێزی وەکو چۆن ئێمە لە بڕیار و پێشنیارەکانماندا باری ئابووری و تەندروستی هاوڵاتیان وەک یەک چاو سێرمان کردووە ئەوانیش بە هەمان شێوە دەبێت لە کاتی دابینکردنی بژێویشیانی خۆیانە تەواو پابندی ڕێنمایەکان بن چونکە ئەگەر وانە بێ ئێمە ناتوانین خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بە هەموو تووشبوویەک بکەین و بەڕاستی بنێڵم ئەمە هیچ عیبەیەک نییە بۆ کەرتی تەندروستی لە هەرێم لەبەرەوەی لە وڵاتی زۆر پێشکەوتوو لە ڕووی ئابووری و تەندروستی شۆ بەراورد بە هەرێمی ئێمە ئەتوانم بڵێم ئەمە جێبەجێ کراوە لە کاتی زیادبوون و خێرا هەڵکشان ئێمە ناڵین با کۆرۆنا کۆتایی پێبێنی یان بنبڕی بکەین کە ئەمە شتێکی جیانیە بەڵام ئێمە بەبێ کار لەسەر ئەوە بکەین چۆن درێژە پێدەری ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا دەبین چکە کۆرۆنا ڤایرۆسێکە نازانین مانگێک دەمێنێتەوە ساڵێک دەمێنێتەوە لەبەرەوە ئیجراعاتی توم یاخود کەرەنتینەی تەواوی ڕەنگە چارەسەر نەبێ بەس دڵنیا بن تاکپارێزی چارەسەرە لە وڵاتی زۆر پێشکەوتوش گەشتونە ئەوەی کە نەتوانن هەموو تووشبوویەک وەربگرن باوکو هۆم کەرەنتین یاخود هۆم ئایزۆلیشن بەکارهێنراوە کە واقعەکەیە ڕەنگە ئەمە بۆ وڵاتی ئێمە شتێکی قورس بێ لەبەرەوەی لە وڵاتانە زۆرینەی خەڵک با بڵێن شوقەی هەیە یاخود بەتەنیا دەژی بەڵام من دەزانم حاڵەتمان هەبووە کە تووشبوو بووە لە ناو ماڵێکا ژیاوە هیچ سەرخێزانی تێدا بووە و زۆرینیان کە پشکنین کراوە پۆزەتیڤ دەرچۆت ئەمە جێی نیگەرانیە و من دڵنیایی دەدەم ئەگەر کەسێک هۆکارەکانی خۆپارێزی بەکاربێنێ لە شوێنی کارەکەی لە فەرمانگەیە کەسێکە فرۆشیارە هەر کارێکی هەیە هەروەها ڕێنمایی ئەو کەسانەش کاکە دێتە لای دڵنیا بە ئەگەر بەرکەوتەی لەگەڵ کەسی تووشا هەبێ ئەم کەسە نابێ بە تووشبوو و نابێ بە هەڵگر. سوپاستانەکەم دکتۆر یاد نەقشبەندی و تەبێژی تەندروستی سلێمانی سەرەڕای سەرقاڵیتان سوپاس کە کاتی خۆتان بە ئێمە بەخشی ماندوونە من هەر بشین. بەڵێ ئەزیزان ئێستا نەخشەیەک لەسەر شاشەی کوردستان 24 لەسەر ڤیدیۆوەڵەکە دەردەکەوێت مەبەستمە کە نوێترین زانیاریتان لەسەر بڵین بەپێی هەموو پارێزگاکان و بێگومان بەپێی هەولێر سلێمانی دۆک هەڵەبجەش بۆتان بگوێزمەوە دیارە تووشبووانی نوێ لە هەرێمی کوردستان ژمارەیان 61 کەسە بەپێی ئەم داشبۆردەی کە لە بەردەستی منە و داشبۆردەکە هی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەبێت ینی ئاماژە بۆ بین کە کۆی تووشبووان 1698 کەسە تووشبووانی ئێستا 1122 کەسە تووشبووانی نوێ 61 کەسە ئەوانەی کە چارەسەر کراون ژمارەیان 546 کەسە بێگومان لە 4 پارێزگا و تا ئەم ساتەش 30
گیان لە دەستدان هەیە لە ناو توشبوواندا بە پێی ئەگەر ئاماژە بەوە بین ینی لە ڕووی ریزبەندی زۆری ژمارەی توشبووانەوە یەکەم جار بڵین پارێزگای سلێمانی دێت لە دوای کە پارێزگای سلێمانی تقریبا 1100 کەسی تێپەڕاند و پاش ئەوە هەولێرە بە 491 کەس پاشان دهۆک بە 108 کەس دواتریش هەڵەبجە بە 32 کەس ئەگەر بڕوانین ینی توشبووانی ڤایرۆسی کۆرۆنا ئەوانەی کە ڕۆژانە توش دەبن بە شێوەیەک لە شێوەکان ڕۆژانە ژمارەیان زیاتر دەبێت ڕەنگە بەشێکی بۆ ئەوە بگەڕێتەوە کە هاوڵاتیان پابەندی ڕێنماییەکانی بڵێن وەزارەتی تەندروستی نین وەکو پێویست تا ئێستا کەسانێکن سەرباری ئەوەی چەندین حاڵەتمان هەبووە سەرباری ئەوەی چەندین کەسی توشبووی ڤایرۆسی کۆرۆنا قسەیان لەسەر کردووە هێشتا پێیان وایە کە ڤایرۆسی کۆرۆنا بوون و جوودی نییە لە هەرێمی کوردستان خەڵکیان لە دەست دەدات ئەوان بەداخەوە تازە بە تازە ئیمۆجی پێکەنین بۆ مردووان بەکار دەهێنن بۆیە پێویستە ئەوە بزانین کە ینی لەبەر ئەوەی ڤایرۆسەکە لە شوێنێکی دیاریکراوی هەرێمی کوردستان نییە و لەبەر ئەوەی تەشەنەسەندن و بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە هەندێک جار سەرچاوەکەی دیار نییە بۆیە تۆ دەبێ ئەوە بزانیت لە هەر ساتێک لە ساتەکاندا دەست بۆ هەر شتێک دەبێت بەبێت دەستکێش و دەستەوانە لەگەڵ هەر کەسێکە قسە دەکەیت بەبێ ماسک بە سەردانی هەر جێگایەک دەکەیت بەبێ باکانە بەبێ پابندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان ئەکرێتۆ ڤایرۆسی کۆرۆنا لە شوێنێک خۆی بۆت حەشاردا بێت و تووشت بکە کار و کەسابەتی خۆت بکە سەردانی مزگەوت بکە سەردانی ئەو شوێنانە بکە کە خۆت دەتەوێت لە فەرمانگەکەت ئیشوکاری هاوڵاتیان جێبەجێ بکە بەڵام گرنگترین شتەوەیە کە بڵین پابندی بەڕێنماییەکان بۆ ئەوەی تۆ یاخود کەسێکی ئەزیزت توش نەبن بە ڤایرۆسەکە و خوا نەخواستە گیان لە دەست نەدەن بەڵێ من بەڕوخسەتی هەر چوار بەڕێوەبەری تەندروستیەکەی گەرمیان و ڕاپەڕین و سۆران و ئاکرێ ئەچمە خزمەتی جەنابی وەزیری تەندروستی دکتۆر سامان بەرزنجی ئەگەر نازانم هاوڕێیانم ئاگادارم بکەنەوە باشە دکتۆر سامان سڵاوتان لێ بێ ماندوو نەبن ئەمەوێ ئەو پرسیارە بکەم کە پرسیاری هاوڵاتیانە ئایا ئەگەری ئەوە هەیە کە قەدەغەی هاتوچۆی سەرتاسەری بە تونند و تۆڵیەکەی جاران جارێکی دیکە ڕابگەێنرێتەوە و لە چه حاڵەتێکا ڕەنگە شتێکی وا ڕوو بدات وڵاو ڕێزکا گیادگار شەوت باش و ڕێزان بەڕێوەبەرە گشتەکانی میوانە ئازەکانت باش بێت ئێمە ئەمڕۆ لە لیژنەی باڵای کۆرۆنا بە حزوری بەڕێزەنابی سەرۆگۆزیران و ئامادەبووان گفتوگۆ لەسەر زۆر تەوەرکرا لە کاتی ئێستادا و لە کاتی ئێستا ئێمە لەو ڕۆژەی ئەمڕۆدا ئێمە هیچ بڕیارێک نییە بۆ قەدەغەی هاتوچۆی تەواوی ناوشار و قەدەغەی هاتوچۆی پیادە و مانەوە لە ماڵ چونکە ئەوەی هەیە تەنها قەدەغەی هاتوچۆی نێوان پارێزگاکان و شارەکانە بۆ کۆمەڵێک بڕیاری تر هەبوو ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەندێک ڕێکاری تند و تۆڵی قەدەغەی هاتوچۆ لە ماوەی ڕابردوو بە دڵنیایی و سوودی گەورەی هەبوو بەڵام لە کاتی ئێستادا لەبەر پێداویستی ژیانی هاوڵاتی و کار و کەسابەت و بژێوی ژیانی و لەبەرەو بارە ئابووریەش ڕەنگە قرس بێ لە کاتی ئێستادا بۆ ئەم بڕیارە لە کاتی ئێستادا نییە باشە دکتۆر تەرخانکردنی بڕێکی دیکەی پارە کە بڕەکەی 5 میلیارد دینارە بۆ وەزارەتی تەندروستی بۆ ئەوەی دابەشی بکا بەسەر فەرمانگەکان و ئەو شوێنانەی کە ئەکەونە چوارچێوەی وەزارەتەکەتانەوە چ کاریگەریەکی دەبێت لەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان بەرگیریەکی بەهێزتر بکرێت لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە دڵنیاییەوە کاریگەری ئەوەی کە دەیبینین ئەو کار و چالاکی ڕۆژانە لە ڕێکارەکانی خۆپارێزی لایەن تیمە تەندروستیەکان لەلایەن تاقیگە و دەستنیشانکردن و تێستکردن لە بەکارهێنانی دەرمان و پێداویستی لە بواری تارسەکردن و ناو نەخۆشخانەکان هەموو ئەوانە لەسەر ئەو بودجانەی حکوومەتی هەرێمی کوردستان بووە کە زیاتر لە 95 ئەو پێداویستیانە لەسەر ئەو خەرجیانە کراوە کە خەرجی ئەوە چەند جارێکە بە ڕێزدەناوی سەرۆگۆزیران بودجەی تایبەت تەرخەندەکە بۆ پێداویستەکانی کۆرۆنا و بە سوپاسەوە لەسەر داوای وەزارەتمان و بە پێدانی پلانێک بە ڕێزیان ڕەزامەندی دەربڕی ئەمە
بە دڵنیاییەوە هەرچەندە بارێکی قورسە لەسەر حکوومەت بەڵام بەڕێزیان هەردەم بەرژەوەندی هاوڵاتی تەندروستی هاوڵاتی لە پێش هەموو. بڵێ دکتۆر کۆتا پرسیارم WHO ئاماژەی بەوە کردووە نوێنەرایەتی WHO لە هەرێمی کوردستان ئاماژەی بەوە کردووە کە بەداخەوە بەراورد بە لۆکداونی یەکەم ئەوەی کەیتر بە هەموو شێوەیەک شار و ناوچە و گەڕەکەکان کەرنتین کران ڤایرۆسەکە بە ڕێژەی لە 140 گەشەکەی خێراتر بووە. پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە لە ئەگەری تەشەنەسەندنی خێرای ئەم ڤایرۆسە حکوومەتی عێراقی چۆن دەبێت هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی وەزارەتەکەی ئێوە بکات. زۆر بە کورتی بێ سپاس دەکەم. من دەمەوێت لێرە وای بگەینم بەڕێ کاکی یادگار بێنی ئێمە چاندێک دەچین بۆ چاندێکی وەزارەتمان سەردانی وەزارەتی تەندروستی عێراق فیدرال دەکەین و کۆبنەوە لەگەڵ بەڕێز وەزیری تەندروستی عێراق فیدرال دەکەین. باشە ئەو سەردانەکەی ڕوودەدات دکتۆر چکە مەبەستمە ئێمە بڵێ من لێرە ڕوای دەگەنم لای دەنابێت کە بەیانی سەردانی بەغدا دەکەین و شێوەی سەردانەکانی پێشوشمان بە دڵنیاییەوە بەرهەمی دەبێت چونکە لە ڕابردووشدا توانیمان بودجەیەکی دیاریکرا و هەندێک پێداویست پزیشکی و کۆمەڵێک هەماهەنگی و پاڵپشتی لەلایەن حکوومەتی عێراق فیدرال بکەین بەڵام ئەو پاڵپشتیانە بۆ کاتی ئێستا زۆر زیاتری پێویستە زۆر ضرورتەکە تەواو بێت. دکتۆر گەر بکرێت زۆر بە کورتی ئاماژەیەکم پێبەی بۆ ئەوەی ینی بۆ بینەرانی ڕوون بکەیتەوە ئەجێندای سەردانەکەتان چییە بۆ شتێکی دیاریکراو دەچن گەر دەکرێت ئاماژەیەکی پێ بدەیت. ئێمە سەردانی بەڕێز وەزیری تەندروستی عێراق فیدرال دەکەین بۆی کە بەڕێزیان تازە دەست بەکار بۆ لە کابینەی نوێ و ڕۆژانە ئێمە لەسەر خەتین لەگەڵ بەڕێزیان سوپاسی دەکەین هەڵوێستی زۆر باشیە بۆ پاڵپشتیەکانی دەچین کۆمەڵێک کێشە و گرفتەیە کۆمەڵێک پرۆژە و پێداویستیە چونکە ئێمە پێداویستمان سە بەغدایە جگە لە کڕۆنا و بۆ کڕۆنەش بە تایبەتی دوو پرۆژەمان پێەیە وامانە پێشکەش دەکەینەوە لەگەڵ بەڕێزیان و دواتریش لەگەڵ ئەم بەڕێزانەی کە لە لیژنەی قەیرانی یان بڵێن لیژنەی باڵای کۆرۆنا لە عێراقدا کۆبنەوە دەکەین بۆ ئێمە ئەو ڕۆژەی ئێستا و پێداویستەکانمان و ئەو وەرەقانەی لەکنمانە لەگەڵیان تاوتێ بکەین و پێشکەشیان بکەین بە دڵنیاییەوە بەڕێزیان پێشوازی پیشاندایە و ئامادەیە کە هەموو پاڵپشتەکان لەگەڵمان بێ بۆ ئێمە دەمانێت بێتە سەر ئەمری واقع. دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس بۆ زانیاریەکانتان ماندوو نەبن. زۆر سوپاس کاگەر. هەر بژین. دکتۆر سیروان بێمەوە خزمەتی جەنابتان من داوای لێبوردن نەکەم کە ماوەیەک جێمێشتن بەڵام گرنگ بوو کە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانیش لە ڕێگەی وتەبێژی تەندروستی سلێمانی جەنابی وەزیر زانیاری زیاتر بگوێزینەوە. دکتۆر یەکێک لە گلەیی هاوڵاتیانی گەرمیان ئەوەیە کە بۆ نمونە کاتێک چەند پشکنینێک دەکرێت ینی من کۆمنتێکم بینی ئەڵێت لە معقول نییە لە 39 پشکنین 33 کەسیان پۆزتیڤ بێت لەگەڵ ئەوەشدا ژماری پشکنینەکان زیاتر نەکرێت واتە ڤایرۆسەکە ئێستا هەیە کەواتە بۆچی ژماری پشکنینەکان زیاتر ناکرێت. بەڵێ بە هیچ شێوەیەک هیچ ڕۆژێک نەبووە لە سەر و 60 بۆ 100 سەهەر ئەمڕۆ 100 نزیکەی 130 بۆ 140 پشکنین ئەنجام درراوە. لەو دۆکیومنتانەی کە ئێمە دەینێرین بۆ بەڕێزان ئەوان پرسانەی ناوەزارەت هەڵەیەک ڕووی داوە کە کۆی پشکنینەکان تەسجیل نەکراوە لە بڵاوکراوەکەی وەزارەتە گینا ئێمە ڕۆژانە نزیکی 100 فەحەز بەرەو سەرەوە بەرەو خوارەوە ئەنجام دەدرێت. باش دکتۆر لە ئێستادا ینی ڤایرۆسەکە لە دەڤەری گەرمیان لە ناو چ گەڕەکێکی دیاریکرا و ڕێژەی توشبووان زیاترە و پێویستیان بە حەزەری زیاترە و تا چەندە ئەگەر هەیە کە پەنابەر نەبەر هێزەکانی ناوخۆ بۆی هاوکاریتان بکەن لەوەی کە وڵاتیان پابند بن. لە هەفتە یەکەمی بڵاوبوونەوەی لە دوای جەژنی ڕەمەزان لە گەڕێکی شەهیدان هەبوو لە شاری کەلار و لە گەڕێکێکی دیاریکراوە لە شاری کفری. ئێستا لە پشکنینی ئەمڕۆ و دوێنێ و پێرێدا زۆربەی گەڕەکان ئەم بەرکەوتە هەن ئەمانە تاکو ئیسا ئێمە دوو سەرچاوەمان هەبووە لە ناو شاری کەلارە بەڵام پێ دەچێت ئیسا ڤایرۆسەکە لە کۆمەڵێ لەو گەڕەکانە بە جیاوازی بڵاو بوو بێتەوە. بەڵام ئێمە پێمان وایە ژمارە تاکو ئێستا کەمە بۆ شارێکی گەورەی وەکو کەلار ڕاستە لە زۆربەی گەڕەکەکان هەیە
و لێشەوە دەمەوێت بۆی بەرنامەکارێک ئاڕاستەوە نەگرێ ئێمە هەندێک کێشە هەیە بەڕاستی لە دەروی وەزارەتی تەندروستیە بۆ نمونە ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین ماسک بەستن دەستکێش بەستن بەڵام ئێوە بێ بزانن بەڕاستی کە ئیسا لە بازارەکاندا ئەوەی کە دەست ناکەوێت کە زۆر گرانە و نرخی بەرز بۆتەوە دەستکێش و ماسکە لە کاتێک بۆچی ئەمە احتیکاری پێوە ئەکرێت هاوڵاتیان استیغلالەکرێن یان مەسەلەکە چییە؟ نابێت چاودێری ینی دۆخی بازار بکرێت لایەن لیژنەکانی قایمقامیەوە ڕۆتیناتی بەتەنیا لە دەست قایمقامێتان نیە ئێستا ئێمە لە شاری کەلارە بۆ نمونە بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و دەستگای کوالیتی کۆنتترۆل بێت دەبێت هەچ بازرگانە کاتێک دەوێت پێداویستێک بێنێتە ئێرەوە نمونەیەشی بەرێ بۆ شاری هەولێر لەوێ پشکنینی بۆ بکرێت جارێکی قبول بکرێت بێتەوە داغڵ نەکرێ ئەمانە دەبێت ئاسانکاریەک بۆ ئەم ڕۆتیناتە بکرێ پێمان وانە لە ناو شاری کەلارە احتیکار هەبێ بەڵام کاتێک کە شتەکە کەم دەبێتەوە لە شارە گەورەکانی وەکو هەولێر و سلێمانی چکە ئەم نرخە ئێمە بەردەوام شتمان لەوێ دەکرین منەمێ نمونەیەکت بەمێ ئێمە ئێستا لە مانگی 5 بڕیادرا لەسەرەوەی دەست بکڕین بە ئەنجامدانی گرێبەست بۆ کڕینی دەرمان و پێداویستی پزیشکی بۆ بەڕێبەرایەتەکەمان ئەمڕۆ و دوێنێ دوای ئەوەی کە ئیعلانمان بۆ کردووە و کە ماوەی 20 ڕۆژ کۆمپانیەکانمان با کردووە کەمترین ژمارەی کۆمپانیا هاتوۆتە ناو کێبڕکێکەوە لە شوێنێکی وەکو گەرمیاندا ناچار بوون جارێککە ئیعلانی کەینەوە کە بەشداربوونەکە زۆر کەمە لە بازارە ماوادەکە کەمە سعری بەرز بۆتەوە گرانە بێمتمانەیەکەیە لە نێوان کۆمپانیەکان و ئەوەی کە ئایا حکوومەت پارەکەیان دەداتێت نایەنداتێ بەڕاستی دەبێم کێشانە چارەسەر کرێنی بەتەنیا تۆ داوا لە هاوڵاتی بکەی ماسک بەستێ لە کاتێکە ماسک نەبێت لە بازار یەک ماسکی وایسە لە ناو شاری کەلارە یەک دانەیوا بە 500 دینارە بەڕاستی ئایا ئەمە لە توانای هاوڵاتیایە هەموو ڕۆژێک دانەیە دوان بکرێت بێگومانە دەبێت حکوومەت بیرێکیش لەوە بکاتەوە ئەو دەستگانی کە تایبەت من بەمە ئیتر ئایا لە ڕووی دروستکردنەوە بێت لە ڕووی هێنانی بڕێکی زۆرتر بێت ئەم ماسکە لە پاکەتەکەی پێشەم هینا 50 دانیتیا بوو بە 2000 دینار و ئێستا یەک دانی بە 500 دینارە دکتۆر بێم کار ئاسانیش بکەی بۆی هاوڵاتی بتوانانی هاوکارماکە ئێمە پێم وانە هاوڵاتی بترسێنی لەسەر ئەوەی کە ئەمە بکە بەڵام لە کاتێکە تۆ نەتوانی بۆ شێوەیە بۆی دابینکەیت سوپاسانەکەم دێمەوە خزمەتان دکتۆر کاروان دیارە وەزارەتی تەندروستی ئەمڕۆ ئاماژەی بەوەدا بوو گەر بەم شێوەیە بڕات توشبوانی بێنیشانەی ڤایرۆسی کۆرۆنا لە ماڵەکانی خۆیان کەرەنتین دەکرێن ئەمە چەند بارگرانی لەسەر نەخۆشخانەکانی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا کەم دەکاتەوە و چەند دەتوانێت ڕێگری بکات چونکە هاوڵاتی جاری وا هەیە یعنی کە ئەزانێت نیشانەکانی تیا دەرکەوتووە هیچ لایەنێک ئاگادار ناکاتەوە وەکو بڵین جەنابی دکتۆر هیواش ئاماژەی پێکرد بەڵێ ئەو هەنگاوی کە ئێستا ئەتوانم بڵێم وەکو پێشاتێکی نزیکە کە ئەوانەی کە نیشانیان نیە تووشی نەخۆشی کۆڕۆنا بنەوەتە تەنها وەکو هەڵگر هەژمار دەکرێن لە نەخۆشخانەکان نەخەوێندرێن وەکو جاری پێشوو تەنها لە ماڵەوە خۆیان کەرەنتینکەن بەڵام ئەوە ئەتوان بڵێم هەم دوو لایەنەیە هەم لایەنێکە کە باشی هەیە لایەنێکی کە خراپی هەوەیە لەوانێ بتوانم بڵێم خەڵکەکە لەسەر وشاری خەڵکەکە ڕاوەستێتن کە چکە کاریگەریی زۆری هەیە لەسەر ڕێژەی بڵاوبوونەوەکو پێشتریش باس کراوە تەنانەت لەناو خودی خێزانەکەش ئەو کەسێک کە کەرەنتینەکرێت لە ماڵەوە دەبێت لە ژوورێک تەنها بێتن تەنانەت لە کاتی خواردن و ئەنجامدانی پێداویستی ڕۆژان نشی ئەوێ بە تەنها بێتن نابی کەسی لە دەورە بێتن کە ئەوەش ئەتوان بڵێم تۆزێک ئەستەمە یەکسەر لە پڕ خەڵک وارابینی بەڵام لەوانەشە هەنگاوێکی ناچاری بیتن بە تایبەتی کاوی کەستاما بینین لە بەداخەوە لە پارێزگای سلێمانی ژمارەکان ڕۆژانە بەڕێژی چێکزار زۆر زیاد دەکەن کەسە ڕای تەرخانکردن چەندین نەخۆشخانەش و خەریکە نەخۆشەکان دیسا پڕە بن بەڵام ئەشتوانە بڵێم لە ناوانێت لە ناچاری و هەنگاوش بدرێتن بەڵام گرفتێشکە شێوەکو جەناوت باس کردوکو و پێشتریش کاکتۆر باسییان کرد ئەوەیە کە زۆر جاروێ هەندێک خەڵک بەداخەوە کە کاتی دەرتەنانەت نیشانەکانیشان لێ دەرەکەون لە ترسی ئەوەی کە کەرەنتین بکرێن یاخودە ترسی ئەوەی کە دەخن نەخۆشخانەکان بخوێندرێن سەردانی نەخۆشخانەکان ناکەن زۆر جاروێ ئەو حاڵەتانش ئەتوان بڵێم کارەساتی گەورە دروستەکاتە نتوانم یەکێک لەوە کارەکانی زۆربوونی لە پڕی ژمارەکان لەو لە کاتی ئێستادا ئەو نەخۆشانە بنی بەڵێ سوپاسانەکەم دکتۆریوە بابەتێکەیە بە گرنگی ێزانم لە دەمی خۆتانەوە ڕوونکردنەوەی لەسەر بن دیارە دوێنێ لە چەند سایتێک هەندێک پەرلەمانتار ئاماژەیان بەوەدا کە لەبەر نەبوونی پزیشکی تایبەتمەند
لە یەکێک لە نەخۆشخانەکانی سنووری ئێوە کە سوکاری نەخۆشێک پەلاماری نەخۆشخانەکەیان داوە و ئامێرەکانیان شکاندووە. ئایا ئەمە بەم شێوەیە بوو یان کە سوکاری نەخۆشەکە یاسایان پێشێل کرد و ئێوە ڕێکاری یاساییان بەرامبەر دەگرنە بەر؟ بەڵێ بەنسبەت ئەو حاڵەتەی دوێنێەوە بەڕاستی جەنابتان ئاگادارن کە بۆ مانگی پێشوش پزیشکانی بەڕێزی هەرێمی کوردستان و بە تایبەتی دەڤەری سلێمانی و سنووری ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان و شاری هەڵەبجەش بەیاننامەیەکیان بڵاو کردەوە ئەمەژیان بۆدا ئەگەر لە ماوەی 30 ڕۆژ موچەی مانگی ئایندە وەرنەگرن ئەوان جاریشکە بایکۆتی دەوامەکەنەوە. ئەوە لە ڕۆژی شەمەوە تا لە ڕۆژی 6 مانگەوە سەرجەم پزیشکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین گەرمیان شاری سلێمانی و شاری هەڵەبجەش بایکۆتی داوامیان کردووە هەم لە پزیشکانی مقیم هەم لە پزیشکانی پلەبەند. بۆیە ئێمە لە ناو تەواریەکانە بەڕاستی ئێستا کارمەندی تەندروستی با بەڕێوە و زۆر بەسپاسەوە پزیشکە پسپۆڕەکان زۆر هاوکارن لەو بوارەدا. بەڵام بەنسبەت ئەو حاڵەتەی دوێنێەوە کە هەبووە نەخێر لە کاتی بردننی ئەو نەخۆشە بۆ نەخۆشخانە دکتۆری قسایی لێ بووە و نەخۆشەکە کە هاتووە ببورن ئەو کەسێکی گیانی لە دەستداوە کاتۆتە ناو نەخۆشخانە لێ پزیشکی بەر لەوەی نەخۆشەکە بگاتە نەخۆشخانە گیانی لە دەستدا بوو تووە کە ئەم نەخۆشەتان گیانی لە دەستداوە دوایەوەی بەڵێ لێ پزیشکی پسپۆڕی لێ بووە کە پێڕاگەاندون کە ئەو کەسە گیانی لە دەستداوە ئەو هاوڵاتیانەش دیارەوەکو ڕەتفعلێک هەندێک هەڵسوکەوتیان کردو هەندێشتیان لە ناو تەواری ڕانێدا شکاندووە و ئێمەوەکو بەڕێوەبەتی گشتی تەندروستی ڕاپەڕینی مەڕاستی ئەم ڕۆژکاڵامان تۆمار کردووە بۆمانەی بە دوواداچوون بکەین لەسەر ئەو بابەتە بەڵام ئەمە نمونەیەکە لەو نمونانە بەڕاستی هیواداری نەم شتە دووبارە نەبێتەوە. ئێمە ڕاگررتنی و باڵانسە زۆر گرنگە کە ئێمە مەسەلەن داوا لە پزیشکی بەڕێزەکەی پزیشکە بە تایبەتی ئەم پزیشکە گەنجانی ئێستا داوایان لێکی کە داوامت بۆ بکە نەبێ بەڕاستی لە کاتی خۆیان بتوانانی موچیان بدەیتێ و کە داوا لە هاوڵاتیانەکەی ماسک و دەستکێش ببەسنەبێ بەڕاستی تۆ لە بازارەکانە ماسک و دەستکێشیان بۆ دابینکەی من یعنی هاوڵاتی هێڵە لە هەموو بازار ماسکم دەست ناکەوێت لە دەستکێشم دەست ناکەوێت یعنی ڕاگررتنی و باڵانسە زۆر گرنگە ئێمە هەر داواکاریمان نەبێ مەسەرەن بە زۆر پزیشک بەرینە ناو تەواریەکان بە زۆر بە هاوڵاتی بڵین ماسک ببەسە لە کاتێکا کە نەتوانین ئەوەی کە هەیە بۆیان دابی بکەین. بۆ ئێمە هیواداری و بابەتە دووبارە نەبێتەوە و جەناوی وەزیری تەندروستیش زۆر لەسەر خەت بۆ ئێمە قسەمان زۆر لەگەڵا کردووە پەرخانکردنی ئەو 5 ملیار دینارە چەند کاریگەری دەبێت لەوەی لەسەر ئەوەی کە پێویستی هاوڵاتیان بۆ ماسک و دەستکێش بڵین دابین بکرێت بە شێوەیەک لە شێوەکان. ببوورە بۆ ڕاستکردنەوەی ئەوە ئێمە و 5 ملیاری کە بۆ وەزارەتی تەندروستی دابین کراوە لەو بڕێکی بەرەبەتی گشتی تەندروستی ڕاپەڕین دەکەوێت ئەمە تەنها بۆ بەکارهێنانە لە ناو نەخۆشخانەکانە و بۆ کارمەندانی تەندروستیە بۆ کڕینی هەندێک پێداویستی نەخۆشخانەکانە بۆ هەندێک مەوادی خۆپارێزیە بەڵام زیاتر کێشەکە ئێستا حالیان لە ناو نەخۆشخانەکانە نیە لەبەرەوەی بەشی پێویستێ لەوانێ بەشی فترێکی گەشمان بکات بەڵام ئەم بودجێ ئێمە ئەکرێ بۆ شتی تری استفادەی لێ بکەین بۆ کڕینی هەندێک جیهاز بۆ کڕینی هەندێک پێداویستی بۆ کڕینی ئەو پشکنینانەی کە ڕۆژانە ئەیکەین کە ئێمە ڕۆژانە ڕۆژی وایە سەر 100 پشکنینەکەین بەڵام کێشە پاسانەکەم دێمەوە خزمەتتان بۆەوەی بتوانم کاتەکە بە هاوسەنگی لە نێوان میوانەکانم دابش بکەم ئەچمە خزمەتی دکتۆر ساڵح. دکتۆر ساڵح تا چەندە گرنگە ئەو شوێنانەی کە بڵین سنوورێکی فراوانیان هەیە یان بۆ نمونە ناوچەی سنوورین ڕێکارەکان تیاندا تۆنتر بێت بە تایبەت چونکە هاتوچۆی بەردەوام هەیە و تەنانەت دەگەر هاوڵاتیانیش نەتوان ناتشۆ بکەن خۆبار هەڵگرەکان هێشتا بەردەوامن لە هاتوچۆکردن. بەێ کاکیادگار تاوان بوو خوپارێزیە کاکیادگار وەکو خەلکێمە ئەکەم بەحسکەین ئاکرێ سنوورێکی بەرفرای هەیە gelek sunûrekê berfirehayî wekû xelk gelekî harîkar e bes ya giring ew e ew kesên kel derve jî têne akirê ew jî kesê temînkirî bin ew bin ke ew kes bin ku evêt matirsiya koronayê ser nebin an ew kes bin ke pişkinîn buhat binekirin an ew kesên ku dê daxil bin
هەگە فەردەن پشکنیجی بوونەوەت بنەکردن پێتیڤە جه بووە بێنە دابینکردن بێنە کەرەنتینکردن نمونەژ بێنە وەرگتن بێنە ینی دڵنیابین کە ئەوانە چ نەخۆشیە کۆرۆنای لێنینە ئەوجا بێنە ئازادکردن وکی بژن دەرکەون کەرەنتینە و بۆ جهێ مەبەست پڕێ بکەون طبعا ئەگەر ئەم وێ ڕێکارێ بکار نەینین هەر کەسێکی بێتن ئاسانی بێتن داخل بیتن وی وەختی دێگەلێک شێوەکی بەرفرە بەڵاوە بیتن پاش ئەم نەشین چ سەرەدەریال گەل بکەین خۆشبەختانە نوکە ئاکرە حتا نوکە ئەڤ ڕۆژە بیستێژی بوری پشتی دیمایک حالت کە هاتیە تەشخیصکردن دەفمە ڕۆژە بیستێژی بوری مە چه حالەتی نینن چه حالەتی جدید مەنینن ئەڤژی بەروێ چەندێ خەلکی گەلمە هاریکارە خەلک زێدە گەلمە هاریکارە طبعا بەری نوکە ڕێکارین قەدەغەیە نوچوونی گەلک مشدد بوون نوکە گەلک کاراسانیاتیەکردن بەس بتیڤە گەلک جدیتر بین ناحیا ئیلزاما کردنە بەرە ماسکی و دەستکێشە بۆ هاوڵاتیان دەرڤە هەمان وەختدا ئەو کەسێ کە دەرڤە تێتن لازمە ئیجرعاتی مشدد گەلوی بێنەکردن یعنی گەلک جارە ئەم بینین ئەوێت و تایبەت ئەوێت و محافظاتی جنوبی تێن یعنی ئاسانی نمونە لێنە وەرگتن و دێنە داخلکردن و دێچنە ماڵت خۆ یعنی خودی نەکرد ینی بەری ماوەکەژی ژمارەکە ینی مەزن هاتن و داخل بوون هادنە ئاکرێ هادنە شێخان هادنە بەردەڕاشێن دەکچوونە دهوکێ ینی خودی نەکەتن ئێکل وانە ئەگەر پۆزیتیڤ بی جارەکە دی ئەم دی زیڤری نەف خالاص سفرێ مشکلەمە نە ئەوە ئەم دی تەعامل گەل نەخۆشێکی کەین یعنی تەعامل گەل نەخۆشێکی گەلک ئاسانە کە تو نەخۆشێکی بگری بە نەخۆشخانە و چارەسەرکەی بەس لوی حالەتی ئەم دی نەچار بینوکی بەرین و کە ئافرەتە زارۆکە پیرەمێرە پیرەژنە ئەم بگرین و بکەینە کەرەنتینەدا ینی ئەم خەلکی خۆشی مادیتکەین و ئەم نەخۆشی خۆشی مادیتکەین و ئەم شێم ساناییتر تەعاملی گەل بێ چەندێ سپاس دەکەم دکتۆر ئەگەر کۆتاپەیانی خۆتان زۆر بە کورتی بۆ هاوڵاتیان بگەێنن بەڵێ مدوێتم پڕێکە هەوا ئەستوپاسیە خەلکێمە بکەم ئاکرێ گشتی و داخوازی الوات کەم کە چاوە حتا نوکە پێگیر بووینە پڕێنمایەن سەخلەمیە نوکە وێڤە پێتر پێگیر بن پڕێنمایەن سەخلەمیە پێتر پێگیر بن بەرکردنا ماسکێ ئەم نەخۆشیە نەخۆشی دانین ئەم سەعبەت بە نەدانین و ئیشاڵە دی خودێمە هەمیە پارێزیتون ئەم هەمی تێ پاراستی بین سپاسانەکەم دکتۆری وا کۆتاپەیانی خۆتان بۆ دەڤەرەکەی خۆتان زۆر بە کورتی بەڵام من جارێککە داوا لە هاوڵاتیانی بەڕێزەکەم کە پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن داواتان لێکین بەکارهێنانی ماسک و دەستکێش و نەچوونە دەرەوە بۆ حاڵەتی زۆر پێویست نەبێ و داوا لە حکوومەتتی هەرێمی شەگەین ئاشبوونەوە یەک لە بینی هاوڵاتیان و حکوومەتا بکات یعنی ئەوەی عزانەی کادرێ بە هاوڵاتی وای لێبێ کە هاوڵاتی بە دڵێکی فراوانە و لە خەمی حکوومەتا بێ و جێبەجێ بکە و حکوومەتیش بە هەمان شێوە بێ لە کاتی خۆیان موچە بدرێ ئەو گرفتانەی کە هەیە وردە چارەسەر بکرێن بۆی هاوڵاتیان زیاتر پابندی و ڕێنمایە تەندروستیانە بن بە دڵنیایی من یەک فکری جیازم لەسەرەوە هەبوو لەوانەیە من ئەڵم زیاتر لە 95 خەڵک گەزانن کە ڤایرۆسەکە هەیە بەڵام بە هۆکارێک لە هۆرە کارەکان لەوانەیە خەڵک ئینکاری لە مۆزوعەکە بکە یا نەیەوێ پابند بە ڕێنمایە تەندروستیەکان ئایا بژێوی ژیانێتی یا ئەو کێشانە هەیە کە لەگەڵ حکوومەتتا هەیەی هیوادارین ئاشبوونەوەیکی تاوا بکرێ هاوڵاتیان پابند ڕێنمایە تەندروستیەکان بن و حکوومەتی زیاتر هاوکاری خەڵک بکات و پزیشکانی گەنجمان جاریشکە سپاسانەکەم بەو هیوایی تەواوی لایەنەکانی ناو حکوومەتی هەرێمی کوردستان کار بۆ بکەن کە متمانەی نێوان دەسەڵات و وڵاتی زیاتر بێت سپاس دەکەم دکتۆر کاروان زۆر بە کورتی کۆتاپەیامتان بەڵێمیش لەو بەرنامە ئەمێ سوپاسی هاوڵاتیانی دەڤەری سۆران بەگشتی بە هەر چوار قەزایەکانیش قەزای سۆران چۆمان ڕەواندز مێرگە سۆر بکەم کە بەڕاستی لە سەرەتای سەرهەڵدانی نەخۆشی کۆرۆنا بەڕادەیەکی زۆر باشە توان بڵێن پابند بوونە ڕاستە لەو لای لە زۆر شوێنڕانی پابند نەبوون هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی زۆر باش پابند بوونە هەروە سوپاسی هەموو دەستگا و شوێنانەشەکەین کە هاوکار بوون لە هەڵمەتی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بە تایبەتیش کە ئەتوان بڵێم چەند شوێنیش تایبەتی بۆ نمونەوەکو سنتەرێکی تایبەت کە پێگوترێ سنتەری میلانەوە کە خۆشبەختانە ئێستا ئەو سنتەرە بڵێن تایبەت کراوە بە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا زۆر دکتۆر سیروان لەبەرەوەی کاتم تەواو بووە کورتترین پەیامی خۆت بگەێنە من دەستخۆشی لەسەر ژەم نیشتیمانیانی ئیداری گەرمیانەکەم ئەوانەی پابند بوون داوای ئەوانش ئەەکەم کە پابند نابن لەمە دوا پابند بن و سوپاسی سەرجەم کارمەندان و پزیشکانەکەم کە بە
ئەو ژمارەکەمەوە بەو بێموچەیە توانیمانە 120 بۆ 140 قەروێڵە لە ناو کەلارە ئامادەکەین. سوپاس بۆ تەواوی میوانەکانم بەڕێوەبەری گشتی تەندروستی گەرمیان بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕین بەڕێوەبەری تەندروستی سۆران بەڕێوەبەری تەندروستی ئاکرێ ماندوو نەبن. سوپاس بۆ کاتی بە منتان بەخشی زۆر سوپاس بۆ دکتۆریات نەقشبەندی و تەبێژی تەندروستی سلێمانی کە لەگەڵم بوو. سوپاس بۆ جەنابی وەزیر دکتۆر سامان کە کۆمەڵێک زانیاری و هەواڵی تازەی بە ئێمە گەیاند. سوپاس بۆ هاوڵاتیانش کە ڕای خۆیان لەناو بەرنامەکە گەیاند. بەڵێ بینەرانی ئەزیز وەکو کۆتا پێیان لە ماوەی کەمتر لە 1 مانگدا حاڵەتەکانی ڤایرۆسی کۆرۆنا گەیشتون بە 1000 واتە لە تەنها لە 1 مانگدا چەند نزیکەی 25 کەس گیانی لەدەستداوە. تکایە بە پابند بین بە ڕێنماییەکان. بابەتێکی دیکایە ئەگەر ئاوڕێیانم ڕێگەم بند زۆر قەڵەمەکەشم کەوتە خوارەوە زۆر بە خێرایی ئاماژەی پێ بدەم. تکایە کە دەستکێش بەکاردەهێنن کە دەمامک بەکاردەهێنن فڕێی مەدە. هەر ئەو کارگوزارەی کە جەنابەت ڕەنگە وێنەی بڵاو بکەیتەوە بڵێ کە ئەمە ئەندازیاری پاک و خاوێنیە، ئەمە کارگوزاری شارەوانیە، پێویستە ڕێزی بگرین. ڕەنگە ئەو ماسکەی تۆ فڕێ دەدەی ئەو دەستکێشەی تۆ فڕێ بدەی ئەو ڤایرۆسێکی پێوە بێ ئەو هەڵی بگرێ. بۆیە تکایە با پابندی ڕێنماییەکان بین. بابەتێکی دیکەشێ لەلای هەندێک شۆفێری تاکسی پێم گەیشتۆ کە دەیکەن ماسکەکان دەگۆڕنەوە لە نێوان نەفەرەکانە. تکایە ئەم ماسکە وەکو فڵچەی دانوایە تەنها یەک کەس دەتوانێت بەکاری بێنێت و دواتر فڕێ دەدرێت. هیوادارم کوردستان پارێزراو بێت. ئێوەش هەمیشە لە ئەمانەتی خوادابن. خواتان لەگەڵ.